دوای ئەوەی دوێنێ کاتژمێر 4,500 ڤاکسینی سینۆفارما گەیشتە هەولێر. لەو 5,000 ڤاکسینە 4,000 بۆ شاری هەولێر بۆ کارمەندانی تەندروستی و پزیشکان و ئەوانەی لە ڕوبەڕووبوونەوەی پێشەوەی هەلی کۆڕۆنا دەجەنگن بۆ ئەوان دەبێت و هەروەها 1000 دانەی تریش بۆ کونسوڵخانەی وڵاتی چین ئامادەکراوە زیاتر بۆ ئەو کەسانە هاوڵاتیانەی چینین کەوا لە هەرێمی بورن لە هەرێمی کوردستان کار دەکەن لەو 1000 دانەیە 1000 دانەی دەدرێت با کونسوڵخانەی چین و دابەشی دەکات و یان با بڵین بۆ پێکوتەی هاوڵاتیەکانی ئامادەی کردواتن. بڕیار وایە ئەمڕۆ کاتژمێر 6 ئێوارە لە نەخۆشخانەی ڕزگاری کە شوێنێک تایبەت کراوە بە پێکوتەی ڤاکسینی سینۆفارما کاتژمێر 6 کارمەندێکی تەندروستی ئەو ڤاکسینەی پێکوترێت بەو ڤاکسینە دواتریش چەند شوێنێکی تر دەکرێنەوە بڕیار وایە 6 شوێن تایبەت بکرێن بە کوتینی ڤاکسینی کۆڕۆنا. ڤاکسینەکە زیاتر بۆ کەسانێک کەوا لە هێڵی پێشەوەی کۆڕۆنا دەجەنگن کارمەندانی تەندروستی و پزیشکان و هەروەها مامۆستایان و ئەوانەی لە وەزارەتی ناوخۆن و ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا دەبنەوە. ئەو ڤاکسینە لەلایەن سنتەری ڕێکخراوی جیهانی بە چوارەم ڤاکسینەوە پەسەند کراوە و نسبەی سەرکەوتنی باڵێن نسبەی نەجاحی 79.43 لە دوای ڤاکسینەکانی ئۆکسفۆرد و ڤایزەر و مۆدێرناوە دێتن کە دوێنێ بڕی 5,000 دانەی لێ ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە. ئەکەم ڕۆ کاتژمێر 6 یەکەم کەس ڤاکسینەکە وەردەگرێت و ڕۆژانی دواتر بە بەردەوامی دەست بە دابشکردنی ڤاکسین و کوتانی ڤاکسینەکە دەکرێت. بەڵێ سپاس بۆ تا مراد لە هەولێرێ دیگەر مەبول